گەنجان وەک چین و توێژانی تر ڕۆژێکیان بۆ دیاری کراوە بە ناوی ڕۆژی گەنجان لە شاری هەولێریش لەلایەن چەند ڕێکخراوێکەوە چالاکیەک بۆ ڕۆژی گەنجان بەڕێوە چوو بەڵام ئەوەی جێی سەرنج بوو بەرپرسان بایەخێکی کەمتریان بەو توێژەدا و هەروەک سەرپەرشتیاری ئەو چالاکی ئاماژەی پێدەدات مەبەستیانە بایەخ بە ڕۆڵی گەنجان بدەن بەڵام ئاماژە بۆ دەکەن حکوومەت دەرفەتێکی باشی بۆ گەنجان نەڕەخساندووە. گەنجان کە بینی تەخەرروجیان کردووە لە ماڵەوە دانیشتنە بێکارن بەڵام نەبێ حکوومەت هەرێمی کوردستان بەرنامەیەکی تایبەت بۆ گەنجەکان دابنێ ئیشیان بۆ دروست بکە بۆی کە بتوانن لە داهاتوودا پشت بە بوونی خۆیان بکەن ناو گەنجەکان لەناو گەنجاندا لەناو کۆمەڵگادا لەبەرەوەی هەر گەنجێک تەموحێکی خۆی هەیە ئەمەرێکی خۆی ئامانجێکی خۆیە بۆم لێرەوە داواکەم لە حکوومەت هەرێمی کوردستان وەکو گەنجێک و بە ناوی گەنجەکان وەکو ڕۆشنبیرێک وەکو مامۆستایەک کە بتوانن پاڵپشتی بە هەموو شێوەیە گەنجەکان بکرێت چونکە گەنجەکان وەکو هەموو گەنجانی دنیای ئەمە بێبەش نین لەو خۆشیانێکە لە ژیان هەیە. بەشێک لە گەنجانیش دەڵێن لە کوردستان گەنجێکی زۆر هەیە کە خاوەن بەهرە و توانایەکی لە ڕاددە بەدەری هەیە و زۆر جاریش داهێنانەکانیان لە میدیاکان خستۆتە ڕوو بۆ ئەوەی بەرپرسان پاڵپشتیان بکەن بەڵام وەک خۆیان دەڵێن حکوومەت پشتی تێکردوون و بەبێ بایەخ سەیریان دەکرێت. ڕۆژ بە ڕۆژێ ڕۆڵی گەنجان پترێ دیار بیتن بەڵامەگە تو بێژی گەنج گەیشتە هەمی مافەت خۆ نەخێر پێتیڤە پتر گرنگی لاەنێت پەیوەندیدار دەستپێک ئەوڵ گەنج خۆ گرنگی بدەتە هێز و شیانت خۆ ببیتە خۆدان ئیرادی کەسەدەکە پێس بشێت خوڵوی وڵاتی بگریت و بەرەف مافەت خۆ بچیتن ئەو گەنجانەیمە زیاتر دەعمیان دەوە ڕاستێکی ئەگەر بێت و دەعمێکی مادیان بکرێتن یعنی پرۆژیان لۆدا بندرێتن بەڕێی من دەتوانن زۆر شتی بەڕێوە ببن چونکە تاقەتی زۆریان هەیە لە ناخیانەوە نارێم حکوومەت هیچ ڕۆڵێکی نەبووە بەڵام لەگەڵەوەدا ڕێگە خۆشکەر نەبووە بۆ گەنجانی خۆمان کەوا زیاتر پەرە بەو هێز و توانە بدەنکەوە هەیەە چونکە ئێمە دەزانی لە هەر کۆمەلگاکدا گەنج هێزی سەرەکیە لە کۆمەلگادا بەڵام پێویستە ئەو گەنجە کە تازەوەکو نەمامێک تازە پێ دەکە پێکمان پێویستی بە پشتگیری هەیە ئەو پشتگیریش پێویستە لەلاەن کۆمەلگاکەی و لەلاەن حکوومەت بە پلەیەکەم پێشکەش بکرێتن پێم وانە حکوومەت ڕۆلی خۆی بینی بێتن بە شێوەیەکی باش کە بتوانێتن پەرە بەتوانێت گەنج بدات سوود لەو هێز و توانە وەربگرێتن هەر بۆ دەبینین ڕێژەیەکی زۆری گەنجەکانمان بێکارن دوای تەواوکردنی کۆلەژ بە بێکاری دانیشتوون لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لەگەڵ هاتنی قەیرانی دارایی گەنجێکی زۆر لەبەر بێئومێدبوونیان لەو شێوازە حکومڕانی و نادادگەریە بڕیاری جێهێشتنی ئەم خاکەیاندا و ژمارەیەکیان لە دەریاکان داخنکان و بەشێکیشیان بە شانازیەوە خزمەتی وڵاتانی بیانی دەکەن شارەزایانیش دەڵێن گەنجان لەبەر بێتاقەتبوونیان بەرامبەر سیاسیەکان و بەردەوامبوونی کێشەکانی ناوەخۆ ئیتر بەرگەی ئەو ژیانیان نەماوە و گەر بۆیان بگونجێت ئەو خاکە بە تەواوی بۆ بەرپرسان چۆڵ دەکەن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.